عزیزان لە باشووری وڵاتی چینەوە سڵاوتان لێبێ من هاوڕێ هەڵەدنیم خوێندکاری دکتۆرە لە یەکێک لە باشترین زانکۆکانی وڵاتی چین ئەمەوێت لێرە کۆمەڵە ڤیددیۆ بۆ ئێوە تۆمار بکەم بۆی کە ئێوەش چۆن بتوانن هاوشێوەی من بێن لە وڵاتێکی وەکو چین دەستکەن بە خوێندن و دەستکەن بە ژیانکردن. یعنی ئەم ڤیددیۆیانەی کە لێرە دەیانم لەسەر داوای زۆرینەی خەڵکە لەبەرەوە ڤیددیۆکان تەواو بێ بەرامبەرە ئەم وانانەی کە لێرە بۆ ئێوەی تۆمارەکەم ئەکرێت ئیسفادێکی باشی لێ بکەن و سوودی لێ ببینن کە خۆتان بەبێەوەی هیچ کۆمپانیا و هیچ ئەیجنسیەک هاوکاریتان بکە خۆت پارەتان لێ وەرگێ. من لێرەم ڤیددیۆیانە دانێم بۆ ئێوە کە بەبێ بەرامبەر خۆتان بە دوای شتەکان ئابڕۆن و قبول لە زانکۆکان وەرگرن و ئێوەش بێن لێرە دەستکەن بە خوێندن و ژیانکردن ئەگەر تیارە بهێڵە. جا ئەم وانانە کە دایانێم بە تەواوی بێ بەرامبەرە لە ئەزمموی ژیانکردنی خۆمەوە کە بۆ ماوەی 2 ساڵ کە ماستەرم لە شاری کۆنجۆی باشووری وڵاتی چین تەواو کردو. ئێستاش خوێندکاری قۆناغی دووەمم لە زانکۆی هاربین لە شاری شەنجن. جا تەنها ئەوەی کە لە ئێوەم داوایە عنی دوای بەخێر بۆ خۆم و خانەوادەکەم باوکم دایکم بکەن و لەگەڵیشە ئەم ڤیددیۆیانە بنێرن بۆ کەسانی کە وەکو خۆت ئارەزووەکەن کە بێن لە دەروی وڵات بخوێنن بە تایبەت وڵاتی چین کە وڵاتی زانست و تەکنەلۆژیا و زانیاریە و زۆرینەی زانکۆکانی ئێرەش کە تۆ دێلێرە دەرزەکەی بە خوێندن بە تایبەت بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خوێندنی بێ بەرامبەرە دەن یاخود لە هەنێ حاڵەتە موچەی ماگانەشی لەگەڵە و ئەگەر خۆت حەزت لە هەنێ بەش بێ هەنێ بەشی دیاریکراو هەیە ئەویان لەسەر ئەستوی خۆتە بەڵام بەراورد بە وڵاتانی ئەوروپا تێچووی ژیانکردن لێرە زۆر نییە، تێچووی خوێندن لێرە زۆر نییە. جا ئەم ڤیددیۆیانەی کە لێرە بۆ تۆی دایانێم ئەزمموی ژیانکردنمە جا لەبەرەوە ڤیددیۆکە بەشێکە لەوەی کە چۆن ئەزمموی خۆم بە ئێوە بگەێنم. جا فۆلۆ یاخود سەبسکرایبی سۆشیال میدیاکانم کە بەناوی چاینا لەگەڵ هاوڕێ کە هەم یوتیوب هەم تەلێگرام و هەم تیکتۆک و سۆشیال میدیاکانی ترەتوانی بەو ناوە بدۆزیتەوە و ئەم ڤیددیۆیانەش بنێرە بۆ زۆرترین هاوڕێت تا بتوانین کارێک بکەین کە زۆرترین کورد لە جیاتیەوەی ڕووبکاتە ئەوروپا بێن لە وڵاتێکی وەکو چین بخوێنن و بە تێچوویەکی زۆر کەم یاخود لە ئەستۆی وڵاتی چین کە زۆر جار سکۆلەرشیپ و منحەیە واتە تۆ لێرە دەستەکەی بخوێندن بە شێوازێکی بێ بەرامبەر و لەگەڵیشە ژیانێکی باش بۆ خۆت فەراهەمەکەی و هیچ بڕۆپارەیەکیش نادەی. جا بە هەمومان بەیەکەوە سوود بە میلەتە چەساوەکەمان بگەینین و ئیتر ئەو کەسانی کە ئەڕۆن بە ئەوروپا یاخود داڵغی ئەویانەیە کە بڕۆن بە ئەوروپا ئەو بیرکردنەوەی لە مشکخواانە دەرکەن و بە هەمومان بێکەوە بین لێرە لە وڵاتی چین ئەم دەرفەتە لە کیس خۆمان مەدەین.